بەناوی خی گەورە و میهرەبان ئەمن وەکو نوێنەری قایم قامی کۆیە قسان دەکەم بەڕێزیان هەر لە کاتی دروستبوونی ئەو لافا و زیادبوونی ئاوە لەو منتیقا دیارە ئاگاداری منی کردەوە پێکەوە منەظەمات و ڕێکخراوەکانمان ئاگادار کرد هەموو جێتەکانمان ئاگادار کرد کە هاوکاریمان بکەنەوە خەڵکە پێویستی بە فریاگوزاری سەرەتایی هەیە زۆر سپاس لە بۆ ڕێکخراوی منداڵ پارێزی کوردستان کەوان یەکەم منەظەمان گەیشتنە شارەکەمان و هاوکاریەکانیان هینا وەکو دۆشک و بەتانی و ڕایەخ و ئەو شتانە فەرشی سێبە چار و ئەو جۆرە شتانە ئەمان ئامارەکە نووسرایە ئەو مارانەی کە زۆر زەرمەند بووینە ناوەکانیان نووسرایە ئێستاکە بەپێی ئەو ناوانە هاوکاری ئەو خەڵکە دەکەین کە ئەو زەرر زیانیان بەبەرکەوتیە. هەڵبەت و ڕێکخراوی منداڵ پارێزی کوردستان هەمیشە پاڵپشتی ئەو خەڵکانە بووە کە بەهۆی کارەساتی سروشتی و بیان هەر کارەساتێکی ترەوە بێت تووشی قەیرانێکە بن و هەرێک وەکو یەکێک لەو بەهایانی کە وەکو ڕێکخراو کاری لەسەرەکە کە هەستکردن بە بەرپرسیارەتی و ئامانجی هاوکاریکردنی و خەڵکانێک کە پێویستیان بە هاوکاری و پێویستیان بە توانەکانی ئێمە هەیە بە بۆ نێو کارەساتە سروشتەی کە دروستبوونی لافا و کۆمەڵی لە ماڵ لە شاری کۆیە زانیان بەرکەوتووە وەکو ڕێکخراوی منداڵ پارێزی کوردستان هەستاوین بە دابینکردنی کۆمەڵێک پێداویستی سەرەتایی بۆ خێزانانە کە پێکهاتووە لە بەتانی و دۆشک و لە ڕاخەر بۆ ئەوەی کە بتوانن با بڵێن بگەڕێنەوە ژیانی ئاسایی خۆیان و هەروەها کارکردنە بۆ مناڵەکانیان بزانین بۆهی ئەو کارەساتەوە چ کاریگەریەک لەسەر دەرونی مناڵەکان هەبووە بۆی لە داهاتوویەک نزیکە کار لەسەر ئەوانش بکەین و وەکو لایەنی پاڵپشتی دەرونی کاری لەسەر بکەین.